لە دەمێکدا سەدان لە جودابیران و چالاکانی سیاسی و بنەماڵەی کوژراوەکان لە دەرەوەی دادگا لە ڕۆژی پێنجشەممە چاوەڕوانی بڕیار بوون لە نێو دادگاکەدا دادوەرانی لێکۆڵینەوە لەسەر و کوشتارە کە ماوەیەکی زۆری خەیان بڕیاری کۆتایی خۆیان ڕاگەاند. Påföljden för brotten har bestämts till fängelse på livstid. بڕیار لەسەر ئەم تاوانانە بەندکرانی هەتایی دیاری کراوە. هۆیەکەی ئەوەیە کە تاوانبار گەلێک تاوانی ئەنجامداون کە ژمارەیەکی زۆر کەس تێیدا ئەدام کراون و هەموو کەسە ئەدام کراوەکانی تریش بە گوێرەی یاسای نێونەتەوەی مرۆڤایەتی پارێزراو بوون. ئەوەی ئەدامکردانە لە ئاکامی ڕوانگەی سیاسی و ئائینی قوربانیەکاندا بووە و بە دوای ڕێکارێکدا جێبەجێ کراون کە لەگەڵ تایبەتمەندیەکانی دادگایەکی ڕەوادا یەک ناگرێتەوە. بەندکراوێکی پێشووی بەندیخانەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەم بڕیارە بە هەڵوێستێکی مێژووی دەزانێت. ئێستا ئێمە ئەوە دەبینین. پێم وایە هەمومان زۆر دڵخۆش و خۆشحاڵین. خەڵکی ئێران خۆشحاڵن چونکە دوای ئەم هەموو خۆدزینەوەی ڕژێمی ئێران کە هەوڵیدا بە شێوازی جۆراوجۆر ئەم کۆمەڵکوژیە بشارێتەوە، ئێستا دەبینین کە دادپەروەری بە ئەنجام گەیشت. ڕۆژێکی گەورەیە بۆ ئێمە، ڕۆژێکی مێژوویە. گوتەبێژی ناوەندی نەمران کە بەڵگە لەسەر ئێدام کراوەکان لە کوردستانی ئێراندا کۆ دەکاتەوە و برایەکی لە نێو ئەو هەشلاوەی مەهابادیدا کە لە 25 مانجیەکی 1970 زاینیدا ئەدام کراوە، پێی وایە ئەم بڕیارە هەموو سیستەمی کۆماری ئیسلامی ئێران دەگرێتەوە. لەباری یاسایی و لەباری دەزایەوە تەنیا یەک کەس دادگای کرا و یەک کەسیش حکم درا. بەڵام لەباری سیاسیەوە منیش و زۆر لە پسپۆران کە لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا بەسەر حکومەکە هاتوونەوە پێمان وایە کە ئەو حکومە ئەو بڕیارە هەموو حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران و هەموو قانونی ئەساسی قانونی ئیسلامی کۆماری ئیسلامی ئێران دەگرێتەوە. دوای ئەو بڕیاری دادگای سوێد لێدوانێکی وەزارەتی دەرەوەی ئێران ئەم کەیسەی مەحکوم کرد و بە تۆمەتێکی بێبناخە و دەستکرد لە دژی سیستەمی دادوەری ئێرانی زانی. بەڵام ئەو جودابیرەی سیاسی دەڵێت هەوڵی کۆماری ئیسلامی سەر نەکەوت. ئەوە تەنها حەمید نووری نەبوو، بەڵکو دادگاییکردنی ڕژیمی ئیسلامی بوو، چونکە بۆ نمونە ڕووداوێکیان کارێک نەبوو کە کەسێک وەک هەڵا کردی بیچێ. لە ڕاستیدا تەواوی ڕژیم بەلایەنیەکان 1 ساڵ پێشتر پلانیان بۆ ئەو کوشتنانە دانابوو. ڕێکخراوی لێخۆشببوونی نێونەتەوەی لە ڕاگەاندراوێکدا گوتی بە تاوانبار ناساندن و دیاریکردنی سزا بۆ سەر حەمید نووری ئەمڕۆ لە سوێد بە تاوانەکانی پێوەست بە کۆمەڵکوژی 1970 هەنگاوێکی بێوێنەیە لە پێناوی دادپەروەری بۆ ئەو تاوانانەی کە لە ئێراندا ئەنجام دراون و پەیامێکی ئاشکراش بۆ دەسەڵاتدارانی ئێران دەنێرێت کە ئەوانەی لە ئێران لە تاوانەکانی دژ بە مرۆڤایەتیدا بەرپرسن لە چنگ دادپەروەری ڕزگاریان نابێت. دوای 34 ساڵ یەکەم جارە بەرپرسێکی ڕژێمی ئێران بەهۆی ڕۆڵی لە کۆمەڵکوژی 30,000 زیندانی سیاسی لە ساڵی 1970دا ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە. بەڵام دەبێت ئەوەشت لەبیر بێت کە حەمید نووری بەرپرسێکی پلەنزم بووە. لە ئێستادا پلاندانەر و تاوانباری ڕاستەقینە سەرۆک و ڕێبەری باڵای ڕژێمی ئێران و دەبێت بدرێنە دادگا و ئێمەش پشوو نادەین تا ئەو کاتەی ئەوە ڕوودەدات. ڕێکخراوی چاودێری بەسەر مافەکانی مرۆڤیش لە ڕاگەاندراوێکدا کوتی قوربانیانی ئەم قۆناغە تاریکە لە مێژووی سەردەمی ئێراندا ئەمڕۆ هەنگاوێکی بچووچان بەرەو دادپەروەری هەڵێنایەوە. ئەم چالەکە کوردەش گەشببینە کە بڕیاری دادگا دەرفەتێک دەرەخسێنێ کاربدەستانی دیکەی وەک حەمید نووری کە بێن بۆ ئەوروپا دادگایی بکرێت. بۆیە ئێمە لەو بارەوە یەکجار زۆر گەشببینین ئەو بڕیارێکی سەرەتاییە هەموو ئەو تاوانبارانی کۆماری ئیسلامی ئێران کە لە کەیفی ئەدانەکان و پێشێلکردنی مافی مرۆڤ سەهمیان هەبووە لە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر پێیان بگاتە وڵاتانی ئەوروپایی هەمیشە و مەترسیان لەسەرەکە بدرێنە بەردەستی دادگا. لە هەمان کاتیشدا پارێزەری حەمید نووری بە ئاژانسی فرانس پرێسی گوت کە بڕیاری دادگای پێ ناخۆشە و داوا دەکات سەر لە نوێ بەسەر کەیسەکەدا بچنەوە. سەلاح پیرۆتی، دەنگی ئەمریکا.